ئەم کاتان باش خۆشەویستان ئەمڕۆ ڕۆژێکی نوێیە بۆ ڕیکۆردی ئاڵلقەیەکی تری کوردستان ستار ئێوەش لەگەڵمان بن بینەری پرۆگرامی باکستیجی کوردستان ستار بن بەشداربووان خۆیان ئامادەکەرەوە بەتاک گۆرانی دەڵێن لەسەر ستیج مامۆستایان لە کۆتایی پرۆگرامەکە بڕیار دەدەن چێ سەردەکەوێت بۆ قۆناغی داهاتوو چێە ئەو کەسەی جێمان دەهێڵێت منیش دەیان دوێنم ئێوەش لەگەڵمان بن بابزانم هەستی بەشداروان چۆنا کاتێک دێنە خوارەوە لەسەر ستیج چی ئەڵێن حیفە هەزار جەنان بۆ خۆشەویستم بۆ کەسی ویستم بەدڵ بەزار حیفە تەنیا وشەیە بگۆڕێ ڕای چیرۆکی گەوری عشقی دوور خۆشەویستی بوو دنیا لەخەوە عاشق ڕاستی تۆ خۆت بێتوانبوو ئێمە دوو کەسی بێ کەسی بۆ یەک نەفەسی ئەفەر چۆن هەگەری نەڵێ حیفە هەزار جار حیفە هەوای بەسەر دڵی ئەم عەشقە بەدەست و دەربە حیفە گیانە حیفە هەزار چۆن بوو پرۆڤەکانت چۆن بەڕێ بوو وەڵا گەلێک باش گەلێک باش پرێڤەت چوو و دەستخۆشی لە ستافێ موزیکێت کەم گرۆپێ موزیکێ ڕاستیژی ماندی بینتمەوە و ستافێ باکستێجیژی هەمی ڕاستیژی تژی زۆر سپاس عەزیزی هەر ساڵ باشە وەلی پەیوەندیدا چۆن لەگەڵ مامۆستا ئاریۆس ئەم ماوەیە مامۆستا ئاریۆس گولە ڕاستیژی گەلێک ماندی بیتمەوە و گەلێک خەمیشمەت خۆت و گەلێک یعنی هەر چەندێکی ڕیسالێکی فڕێکەتن وەلی چلتە هاتە چ پرۆڤەکرد بۆم فڕێکە یعنی ڕاستیژی یا سەر ملێ خۆڕات کردن و یا دیژی پیڤی ئەمەوەیە و پیڤیا خۆدێ بەئینشاء قۆناغی ئەم جارەیان زیاتر سەرپشکمان کردوون بەشداربووەکان بۆ ئەوەی خۆیان گۆرانێک هەڵبژێرن بۆ ئەوەی زیاتر گۆرانێک هەڵبژێرن کە لە خۆیانەوە نزیکە بێگومان بە ڕایشکاری ئێمە ئەم جارەیان زۆر بەڕێی من وەکو جارەکانی تر بۆتوان بڵێم زیاتریش باشتر ئەیان بینم ترسیان شکاوە لە کامێرا شەرمیان زیاتر شکاوە و ڕاهاتون بووین بە فامیلیەک لەگەڵ یەکتری شەرم لە یەکتر ناکەین کە لە تۆنێکە شەرمکەین لە یەکتری و یان ینی چۆنڵی کە تۆ بووی بە یەک فامیلی شەرم ینی وجودی نامێنێت لەبەرەوەی کە تۆ ئەزانەی تر لەمەولا چۆن گۆرانیڵی ناترسی ئەمانە زۆر گرنگە لەم قۆناغاوانە بەدیەکەم بەڕاستی زۆر باشە گۆرانەکان ئەوان خۆیان هەڵیان بژاردە گۆرانی هەبووە کە تۆ بەدڵت نەبێت و پێیان بگۆڕی پێیان بڵێ ئەم گۆرانیە بۆ تۆ نابێت مناقەشەتان هەبوو لە ئەو حاڵەتی گەیشتنەتان هەبوو لەگەڵ بەشداربەکان حاڵەت تێگەیشتن نەبووە بەڵام بەگشتی مناقەشە کراوە بۆ نمونە گۆرانەکان تا ئێستا هەمووین بەدڵ بە بەڕاستی بەڵام لە دانەیەکیانە کە گۆرانی بێژەکە ئەیوتەوە بۆ نمونە زۆر تەقلیدی گۆرانی بێژ ئەسڵەکەی کرد ئیتر وامان لێ کرد کە خۆی بڵێتر بۆی نەکەوێتەوە سەر هەمان شت لەبەرەوەی خۆی هەیە و گۆرانی هەموو گۆرانەکان کە ئەوترێتەوە هەن بەڵام گرنگە کە بە دەنگی نوێی خۆیان بێڵن تۆزێک ئەوە واد لێ ئەکات کە کۆپی دروست بێدانی ئەمە تۆزە خەتەرە جا بۆیە ئەم شتە ڕوویدا بوو وەڵامەوەش ئاسان ینی چارەسەر بوو چەند بەشداربێکی تریش بەجێمان دێڵێت ئەم جارە دەنگی باشی تێدا لە گروپەکەی تۆ وەڵا لە لای من 6 کەسی تیاتوان بڵێم هەر شەشیان زۆر باشن ئەتوانم پۆڵێ نیشان بکەم بەڵام جارێ نا ئەتوانم بڵێم کە چێ زۆر باشە و باشترینە و ئاوایانەی
جانا حیفە هەزار جار بۆ خۆشەویستم بۆ کاسی ویستم بەدڵ بازە حیفە تەنیا وشەیەک بگۆڕێ مانای چیرۆکی گەورەی عشقی دوو دڵ تۆ کە باوەڕە خۆشەویستی بوو دنیا لات خەوە عاشق ڕاستی تۆ خۆت بێتوان ئێمە دوو کەسی بە یەک بێ کەسی بۆ یەک نەفەسی آخر چۆن نەگێریم نەڵێم باوە حیفە 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 هەزار جار حیفە حیفە ئەوای بەسەرها دڵی ئەم عەشقە لهر شوێنێ هەر جێگای هەر درەختێ سەرڕێگای کەم بینن لێمە پرسن کوانێ 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 منیش بێدەنگ بە خەمباری بە ئاهی سەردی ناچاری ئەڵێم حەیفێ بۆ دونیای بۆ زەمان هزار حيفا بەخێر بیتەوە سپاس هەرسا باشی باشم الحمد لله چۆن بووی لەسەر ستەیج خودێ ڕاستی سترێس بووم گەلێک زۆر هەرێوە بۆ خودێ پان نزانم پا هەردێ سترێس هەبیتن بەڵام من لە پرۆڤەکان لەگەڵ تۆ بووم زۆر باش بووی خودێ پا پرۆڤە فەرقە مامۆستا ڕینن و جمهور فەرقە وەرانەکە چۆن وت بەڕای خۆت خودێ بەڕای خۆم باش بوو بەس مامۆستا گوتی تۆ بچێت باش باش ئەسب خۆ نابێژم باش هەرێ بێت المقابلی ما بێشتن هەمیە گوتی دەنگێتە گەلک خۆشە و بەس ستران یا بزەحمەت بوو پڕاستیش یا بزەحمەت بوو باش وەلیت بۆ ئەو گۆرانە هەڵبژارد کە ئەمڕۆ بیڵیت خودێ خۆش بوو چێ بۆی هەڵبژاردی وەڵا من و مامۆستاریوسی وەلی دەمێ پرسیاری ئەو بکەم چاوەڕێی ئەنجامێک لە خۆتەکەی لە کۆتایی کە دەچیتەوە سەر ستەیج خودێ نزان یعنی چ بێژمێتە هەرمت بێت سەرکەبم بەس باشتر سەردکەوی یێ باش سەردکەوی
خو آماده کردی گلک پروفا میکردی سر سترانه که زحمت راستی سترانه ما مستم اصلا عبدالقهار زخوی خو زیمر بام روش هم تو ناز کردی گەلێک باشە هێویدارم سەرکەفتی بی پلانی تۆ چێ گەر سەر نەکەوتێ بۆ قۆناغی داهاتوو خودی پلان من اگر اثر نکتم اکید ده هر بردوام بم راستی مروف چجا نسکنت حیاتا خود چیتره چو یاری تو بیجی من برا چو سوژی نیدلا بشتي بحثا فينا منو دنگ ودای الهمی را چواشنی بیجی لوی خوبی را چوان تدل دا بیجی من برا خوزی مروام روشا من تو ناسگیری یانوی جه منو تبی لگیری چنکی مرم خوشترم من جانه جوی آگیری خوزی مروام روشا من تو ناسگیری یانوی جه منو تبی لگیری چنکی مرم خوشترم من جانه جوی آگیری خوزی مروام روشام تو ناسگیری یامیده منو دوی لگیری چنکی مره خوشتر بو من جانه جوی آگیری پێم بڵێ بۆ ئەم گۆرانت اختیار کردبوو خودی گورانیا مام صاحب القاهر زخوی بچکی بزحمت اجیب هل بشورت بی احساس دنگی خاطر داد نشال جنب کما بڕیاری مامۆستا بۆ تۆ قورس نەبوو لە بەرەوەی گۆرانەکەی خۆی بوو خودی راستی نه هک از جام بیجم هک از جام بیجم خو گورانیا کی بد هک از جام بیجم در باز بم یعنی هیچ سر استعداد چه نبود تا چەند باوەڕت بە خۆت سەر بکەویت من باری بخواه ان شاء الله هفیا خودی من تشتغل در کاتێکی زۆر کەممان ماوە دووبارە بچیتەوە سەر ستەیج و ئەنجامەکان ڕابگەیەندرێت تۆ تا چەند باوەڕت بە خۆت ئەگەر سەر بکەویت 85 سال بێت پلانی تۆ چی ئەبێ گەر سەر نەکەوتی خودی سر نکاتم میوید یعنی دخوازه سر کتنی بو همیات خواست بس بس يا من تو خايني يا من تو ببختي يا من تو نزاني يا من بس بس يا من تو خايني يا من تو ببختي يا من تو نزانی یارامن بس یارامن زۆر باشە نەکۆ خراپە زیرەکە هاویدەیکۆ والله ئەو سترانێ بۆ تا هەڵبژاردووە وەڵام من و دگەلوی و مامۆستایەک برادرم هەیە وێ چ داخوازەی دیکە هەبوون سەر هەندێک
خود گورانیک دیه بو اما بنا ناف بین هر دوکا مدگو کا کیش که بجنوی بجنانوی بجا اوه بو نصیبه من ادی جبای تنها گیریم تنهای نمه بیرخواه دست خوش من برده هر کس ریا خواه به سری دنیای من در تو کل برکشم یاری ما تو نزانی گلک دلم تشم یاری ما تو نزانی گلک دلم تشم بس بس یارامه تو خاینی یارامه تو ببختی یارامه تو نزانی یارامه بس بس یارامه تو خاینی یارامه تو ببختی یارامه تو نزانی یارامه راست تو ده من کشی راست تو ده من کشی تنبیاتو gelmem beşi aman 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 Akas bir İnşallah tu bir nebi de Bese bese yarame tu khayini yarame tu bebakti yarame tu nezani yarame bese bese yarame tu khayini yarame tu bebakti yarame tu nezani yarame تشكر محلاند وەرە قسەم بۆ بکە با بزانم چۆن بوو بڕیارتدا ئەم گۆرانیە بڵیت ئامادەی بکەیت بۆ ئەمڕۆ والله من دو گورانی هەڵبژارد بوون بەس ئەvە مامۆستاریوسی گوتە من ئەvە پتر سەردەنگتە تێت gelek خۆشتر بدە سرانە گەر تۆ سەر ستێجی بێژی باش بوو gelekژی ئەلحەمدولێللا تا چەند ڕاد لە خۆت بوو خودی من ئاگا بخوا بەس شەکی سترێسفول چی بوو ئەمەیان ئەو سترێسە یا هەندێک کادێ دەرچین دەرناچین ئەوە کو مرۆڤ نەشازیان ئەگە سەر شانوێ دەبن
مثلا به کۆمنتەکانی لیژنە بۆ تۆ چی بوون بەردەوام زەردەخنەیەکی جوان لەسەر لێوت هەبوو والله ئەمن هەردەم پێکەنیمە ئەمە کاری دڵخۆشی چییە؟ خود دڵخۆشیمەوەیە ئەلحەمدولله ینی چۆن برێم حیاتم خۆشە پیر لە چیەکەیتەوە؟ زۆر بێتاقەتم چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بووم باشە با گەشتێک بۆ دەرەوەڕێک بخەین تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربەیان تاخراون بەڵێ کۆمپانیای کۆشتراڤڵ ئێستا دەستی کردووەتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین کۆمپانیای کۆشتراڤڵ گەشت بکە لەگەڵمان بۆچی هاتی تۆ دەرەم کاتی هەموو شتێک کۆتایی پێهات بۆچی بە جێتێشتم بۆ منەدا بەدەستاتونا چێ لەو پێنجە زۆر زۆر خۆشت دەوێت بەدڵ تۆیە ڕێکە ڕێک لەگەڵ تۆ دەگونجێت ڕاستی پرسیارەکە زەحمەتە باس ڕاستی نعنیوەکی من و بەرینگێ و تۆنوکە و تا حتا بۆرە بدر حەز نعنیک و حەش عەبدەڵقادر زاخۆیت کەم هونەرمەندێ منێ مفەزەڵە گەلێک حەشت کەم سلاڤەڕێز بووانە نعنی هەستێ من بەردەنگی گەلێک بێخۆشە و ڕاستی من ڕێز بوو هەر ئەندۆمەگە لەشنێ هەیە و ئەرکێ خوڕات بن کەسێش هەژی داربۆسکەن و هەڵبژێرن و من ڕێز و سلااف بووان ژیهانە و ئینشاڵڵا ماندی نەبن ساغبی سپاس بوتەژی دەسترانەکەی مامۆستای بۆمە بێژە لێرانەمەدا بۆچی گەل و ژیانە من پڕگریە ئەف دنیایە پێش چاوێ من بۆ تاریە گەل و بۆچی ژیانە من پڕگریە ئەف دنیایە پێش چاوێ من بۆ تاریە
خلق عالمي دبنم همي بكيفا أزبتني نصيب من هندابيا 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 بوچی هاتی تو درنگ کاتی خاموش ده کتایی بیا بوچی با جتشتم با ملد بدستاتونا لەسەر ستیج وڵا زۆر باش بوو خۆشحاڵ بم زۆر کۆمنتەکانی لیژنەت بەتەڵ بۆ وڵا نانی حتا ڕۆداگی ڕاستی گالێک بدلێن بوو کۆمنتتوە نانی بۆ سەر تونێ بۆ سەر ڕاتمی و سەری قاعی باش بوو ڕاستی گۆرانیەم بچاکیەوە بزەحمەت بوو نانی رتم و تون نعني بشاكي قاع بشاكي بزحمات نعني فيها بتمرف فكرة خو هزرا خو السر بيدن نعني السر جبير فاناتشي دن هاجي هابت باش كوستراني دا جان سر بشت احساسوي نعني يا درس بيدن توا بيدن زور باشا براي خود گۆرانەکە چۆن وت خدي زور باش بو نعني من گۆرانی ضليت بس هستي من لبر او گۆرانیە نعني راستي زور خوش بو هەڵگر پێم بڵێ کەمێکت ماوە بچیتەوە سەر ستێج لەگەڵ هاوڕێکانت هەستت چۆنە ستريس هيا زور باقرصن يعني هموتان دانك خوشن يعني هموتان زور زيراكن زور باقرصن ستريس هيا اري والله پلانی تۆ چییە بێگەر سەرکەوی اگر سركوم بلاني من او يعني گۆرانیەکی زور زور جوان ئامادەکەم و زور پرۆڤە لەسەر بکەم دووبارە لەژنە لە خۆ ڕازی بکەم ئەگەر سەر نەکەوتمژی سوپاسی نعنی بوو حتا ئەوڕۆدە لەژنە من هەر بژارتم و لەگەڵ ما بوون و هاریکار بوون و دەنگێمە بدلوان بووم حتا فێری هاتین پرۆڤەکان چۆن بەڕێوە ئەچێت پرۆڤەکان زۆر باشە زۆر باش مشکلە نیە فەرها تۆزی بێتاقەت ئەدبینم بۆ وەڵا چی بڵێم
غەریبیە ئێرەش غەریبیە هەر کوردستانە غەریبیە بەڵام غەریبی دو ماڵی خۆتا تو غەریبنی لێرانە پرۆگرامەکە هەموو خێزانیان لاتەوە ئەو هاوڕێیانات ئەم ستافا هەر هەمویان کامیڕەمانەکان بەڕاستی پەیوەندیی زۆر باشمان هەیە ئەم ماوەیە نابێ هەست بەو غەریبی بکەن بەڵام هیچی تر هەیە کە وە بۆی بێتاقەت بی هەرێوەڵە دوو منداڵم هەیە دوو کچم هەیە زۆر بیریەکەم زۆر باشە ئینشاءڵە سەرکەوتی بۆ قۆناغی داهاتوو بەدڵ خۆشەوە ئەگەڕێیتەوە ئیشەڵە زۆر سپاس. Oh
Tiryoti ten şerdu çaba Dai kome Ovan fişko Rayet saba Caname Tiryoti ten şerdu çaba Dai kome Ovan fişko Rayet saba Caname فەرهاد بەڕای خۆت گۆرانەکە چۆن وت؟ والله گۆرانی yani بە شێوەیەکی باشم گوت هیوادارم yani ئەو هەم گوتبی ئەو حەژێکەری دەنگی من بەدڵیان بیت بەدڵی لێژ نەبیت و خەرکەکەی بیت پێم بڵێ هەستە چۆن بوو کە یەکەمین جار چوویتە سەر ستەیج بەر لەوەی دەست پێ بکەیت و تۆزێ تاخیریش بوون لە سەر ستەیج بەڵام هەستی تۆ چۆن بوو؟ والله هەستم زۆر خۆش بوو سترێژ ئەوهانە ئەبەدم نەبوو زۆر مرتاحم لەو ئیشانە زۆر من مسەیتەرم مامۆستا هەڵکەوت داوای لێ کردی ماوالێک بڵێ بە سۆرانی وتت چۆن بوو ئەمە ئەزانی پێشتر گۆرانی سۆرانیتی جووتوە؟ والله گوتیمە لە جێگا و گەلگەل بەرادەران گوتیمە گۆرانی سۆرانێژی لە هەجێکی خۆشە لە هەجێکی باشە باشە هیوادارم سەرکەوتوو بی و لە قۆناغەکانیدا دابت بینەوە ئینشاءالله پیر لە چیەکەیتەوە؟ زۆر بێتاقەتم چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بووم باشە با گەشتێک بۆ دەرەوەڕێک بخەین تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربەیان تاخراون بەڵێ کۆمپانیای کۆشتراڤڵ ئێستا دەستی کردوێتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین کۆمپانیای کۆشتراڤڵ گەشت بکە لەگەڵمان یسو بیری چیەکەی؟ خدي هزرت كيد كام؟ والله مال يت اوت اجي خريب ويلا بين 4-5 روز از فيري یوسف زۆر خەریکی سۆشیال میدیا ئەبی؟ فاه زیاتر چی بەکارهێنی؟ زياتر انستغرام اما هميا فۆلۆوەرەکانت بەرزن؟ تري فولو من ناولا درس نيا لەگەڵ ئەم پرۆگرامەوە بەرز بۆتەوە خاطانو كا يه اويديا صابت ايجا خدش ليت نهيفيا خدي دیگەلێک باشە ژمرا بێژت چ ستران ئامادە کردیە؟ والله مسترانا كا محمد عارف جزيري آماده كره شو ما ورفاي النار بلا جانا من خاتم ورفاي النار بلا سريان كازي شوري سرملا جانا من تقشتم دردو كلا جانا من دردي شارشي ورفاي اشتركتم بلاي آي 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 جانا من اشتركتم بلاي آي 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 زريان بيت سبرا من ناهي جانا من بيت خوكا من ناهي جانا من دردي شارشي غرفاي شو ما ورفاي بسوسنا جانا من
قاتمور خايف سوسنا الزريان والخزال من كرفيلة جانا من وانك تشال من كرفيلة جانا من دردي شارشي أرفاي اشتركت بلاي آي 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 جانا من اشتركت بلاي آي 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 زريان بيت خوكا من ناهي جانا من بيت سبرا من ناهي جانا من دردي شارشي أرفاي یوسف پێم بڵێ پیلانی تۆ چیە بێگەر سەرکەوتی بە قۆناغی داهاتوو ئەگەر سەرکەفتم بە قۆناغی داهاتوو زانی شاید بگافکی هەر قۆناغ زەحمەترە دوێت باشتر پرۆڤا بکەین بگافکی من پرۆڤا کێم کردبوون چونکە ئەف قۆناغا تێتن دەب زەحمەتر بیتن دوێت پتر پرۆڤا بکەین ئینشاءالله هیوادارم سەرکەوتوو بی خۆشەویستان ئێستا ئێمە لە باکستێجی پرۆگرامەوە چاوەڕێ ئەەکەین بۆ ئەوەی دووبارە هەر شەش بەشداربووی ئەڵلقەی ئەم جارە بچێتەوە سەر ستەیج و ئەنجامەکان ڕابگەێنرێت بەر لەوە بچنەوە سەر ستەیج لێرە گفتوگویان دەکرد زۆر بە گەرمی دەچمەوە لای عەدنان قسەم بۆ بکە زۆر کەمەوە دووبارە بچنەوە سەر ستەیج چی ئەڵێی خودێ ئەم هەمیژی ینی لەفی چاوەڕێ هەندێک نەکەدێکی بتێ ینی دەرچتە قۆناغا فیناڵی خودێ هەستکەتم نێزیکی فیناڵ تۆ تا چەند باوەڕ بەخۆتە ئەگەر سەرکەوی خودێ باواریم بخۆ هەیە ئەگەرم باوەری بخۆ نەبە نەتەڵمە بەرنامەی بەڕای تۆ ئەنجامەکەی تۆ چی ئەبێت هەست چۆنە والله هەستم زۆر خۆشە و ئەنجامانی بەرنامە دەبی لەژنە ڕێی خۆوان وەربگرن و خۆ مەرتاحکەن و بە وجدانانە ئیش بکەن و کار بکەن و ئەوەی بشێن دەنگی هەمووی بەرادەرانژی خۆشە ناکۆ نەخۆشە بەڵام خۆشتر و باشتر و ئەنی ئەو تشتانە هەر هەیە باکی دەبێتە یەکەم و دوێمەوەژی بەدەستی لژنە ئینشاءالله پلانی تۆ چییە بێگە سەر نەکەوتی لەم قۆناغەیە والله هەوڵی خۆ دەدەم بە شیانی خۆم هەوڵی خۆ دەدەم کار بکەم لەسەر کاری هونەر از لێبورینش برای خود خوازم و چاوێت تەماس بە حقیقت نازانم چیت پێ بڵێم بە داوای لێبوورنێکی زۆرەوە بە حقیقت یعنی نازانم چۆن قسە بکەم پێم ناخۆشە لە دڵەوە بەڵام داوای لێبوردن لە تۆشەکەی مام بووە بۆی من داوای لێبوردنم لێ دەکرێت کاک عەدنان و کاک فەرهاد و کاک یوسف هەرسێکیان بێنە پێشم ئێمە ئەمانەوێت کاتڕاگرین زۆر بەداخەوە زۆر بەداخەوە بۆ کاک عەدنان سەرکەو بە پلێکی بەرز بەداخەوە بەڵێ دینا یەکەم بەشدار بووی ئەم بەرنامەیە بە خۆشحاڵیەوە عادل خۆی زانێ بۆچی وای پێ دەڵم باشەوە گۆرانێکی هونەرمەندە زەوانزاخۆیی سەرکەوت کەواتە مامۆستا لە لێوان
ئەم دوو بەشدار بووە فەرهاد و یوسف برسترین پله یا برای من عزیز کاک فرهادی بی و یکم درچو بەڵێ پیرۆزبایی لە فەرهادەکەی بێت زۆر زۆر بۆ سپاس قۆناغی داهاتوو بەڵێ ئێستا پێم بڵێ هەستت چۆنا وڵا زۆر خۆشە هەستت زۆر خۆش تاوان زۆر باشە چۆن خۆت ئامادەکەی ئەم جارە بە قۆناغەکانی تر خودێ ئینشاڵڵا دێ باشتر بین دی شتێکی جیاوازتر هەڵبژێرین ئینشاڵڵا ئەگەر خودێ حەزکەتن دێ ئەوشی چێبیت نامەت بۆ هەت پێم هەرێوە ئێستا پێشانت دەدەم باشە پیشانم بدە ئەوە نا ئەوە نا ئەوە بۆ هات ئەوە بۆ محەممەد باش بوو کەس نییە کەس نەیزانێ ها یان هەموو زانی یانە وەڵا دەست خۆش بێ هەموو سەرکەوتوو بی زۆر زۆر سپاس پارێز زۆر زۆر سپاس هەمیشە ڕێگات کراوە بێت ئینشاڵڵا فەرهاد بابێمە نێوان ئەم دوو بەشدار بووە کە ئەوردووچیان سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو دەمەوێت لە فەرهاد پرسم هەستی چۆنا کە سەرکەوتە بۆ قۆناغی داهات وڵا هەست زۆر خۆشە ئەنی ئەتۆ لە پشبڕکەیەکی زۆر بە قرس و زەحمەت بچیا قۆناغی دیکە ئەنی ئەستم زۆر خۆشە دەستخۆشی لە برای بەڕێزم دەکەم کاک عەدنان کە ئەوش لەگەڵ من دەرچوو زۆر سپاس سپاس بۆ تۆش پێم بڵێ ئەم جارە چۆن خۆت ئامادەکەی وەڵا ئەم جارە شێوازێکی فارختر گۆرانی فارختر دەبی خۆ باش ئامادەکەی زۆر باشە دەگەڕێنەوە دهۆک تا ڕیکۆردی پرۆگرامەکانمان ئەم جارە چیەکە لێوێ دهۆکی بەڵێ خودە هەر سەر شوولی خۆ بەردەوام مەس لە دهۆکژی بەڵێ بەرهەمێکی هەیە دروستکەم خودە هەستکاتن جا پشتی پرۆگرامەکەی خودە هەستکە پشتی پرۆگرام ئێستا بڵاوی دەکەیتەوە vێگاڤێم لەحن و تشتا دانن ئامادەکاری بۆ بەلێ بەداخەوە لە باکستەیج لەگەڵ یوسف و هەڵگر وەستاوم کە سەر نەکەوتم بۆ قۆناغی داهاتوو دەمەوێت لە یوسفۆ پرسم پلانی تۆ چێ ئەم جارە خودت پلانی من وێگافکیە دێت خوینە مەستێت داوامێ ئینشاءالله خواندنەخۆ خلاص کەم دێ دەستە کارێت نیکەم ئینشاءالله هەندی بەرنامە هەبنجی مەقوات و شیان مابن دێ بەشدار بین دوێرێکی دامانێ قانونە بەرنامە واسە دوو دەرتێڤن منجی دەرەجەکە باشی نەبەس با نەچمە قۆناغا دوێ گوتم دەنگێتە گەلێکێ باشە زۆر باشە یوسف هەمیشە سەرکەوتوبی ڕێگات کراوە بێتی چاڵە کار و بەرهەمەکانت ببینی ئینشاءالله هەڵێک سپاس پێم بڵێت پلانی تۆ چی ئەبێت ئەم جارە خودێ پلانی من هەر بەردەوام بم و بە ئەحساسی خۆ دەنگی خۆک و خەڵک ژێ ڕازی بێت و سترانی جان گۆرانی جوان ئامادەکەم ئینشاءالله ئینشاءالله کار و بەرهەمەکانت ببینین و ڕێگات کراوە بێت ئیشەڵڵا هیڤیا مژیاوە و گەلێکی خۆش بم ڕاستی حتا فێ قۆناغی هاتیم و من بە هەمی برادەر و ڕافیق نیاسین ڕاستی گەلێک پێ خۆش بووم و لەژنام ڕازی بوونا لەژنێ وەرگرت حتا ڤی ئاستی و نەکۆ پێ عاجز بوون بێ کەیف خۆش بووم و کەسش هەژی هەڵبژاردن ڕاستی ئەب زەحمەت ئەژک و دەنگێت مەهەمیات خۆش بوون چونکی کەس گەلمە نەبوو دەنگی نەخۆش بدن و زۆر سپاس بماندی بوونا لەژنێژی بماندی بوونا موزیکێ ماندی بوونا هەر کەسێکێ بەشداری کردبیت لە ئەف بەرنامەدا و ئینشاءڵڵا هەمێت ماینژی سەرکەفتی من ستێراکۆش هەژیش ناودا بێت هەڵبژاردن ئینشاءڵڵا ڤیا خودێ ئینشاءڵڵا هەمیشە ڕێگات کراوە بێت هەمیشە تۆش سەرکەوتوبی کار و بەرهەمەکانت ببینین زۆر سپاس سپاس وەزیر عەزیز